كناوم يوسف خورشید عەبدوڵڵایە خەریکی فرۆشتنی کێشی سمیت و پاقلاوەمە و تەمەنیشم 70 ساڵە بەیانیان و ئێواران ئەو ئیشەیەکەم بژێوی خێزانم پێ بەڕێوە ئەبم. ڕۆژانە کە دەچمە بازاڕی 3 کیلۆمەتر چوون دەڕۆم و 3 کیلۆمەتریش هاتنەوە جار بەجار پێویستیم بە ئیسراحەت هەیە ڕائەوەستم بۆ ئەوەی ماندی نەبم. ئەمن ئەوە 1-2 ساڵە چۆکم دێشن سۆپانم هەیە چەند جاری چوومە دکتۆری کە عەمەلیات بکەم بەڵام توانام نییە دوایێ ئەمن ئەو چۆکانە عەمەلیاتەکەم دەکەوم و مارێ و دوایە ئیشم پێ ناکرێ بژێوی ماڵ و منداڵم پێ بەڕێوە ببم. ئەمن ڕۆژانە کە دێمە ناو بازاڕی لە چەند جێیەک ڕادەوەستم هەتا ئێوارە دادێ شتەکەم ساغ دەکەمەوە ئێوەچی ئێوارە داهات دەگەڕێمەوە مارێ بە پێیان عەرەبانەکەی داژۆم هەتا مارێ و دواییش خەرچی سۆران ڕێزم دەگرن و زۆر ڕێزی من دەگرن و دەزانن لە نائیلاجی دێمێرانە هەمیان شارەزای منن کە ئەو ئیشە ئەکەم بەشی مارم مندارم ناکە و دوایش کە بتوانن کە خانوبەرەشم باش نیە و درۆپەی دەکات و هەمیان شارەزانە کە خەڵک لۆی کریمە ئەو خانیە لەولا ئاوی دەزیتەوە ئاوی دەین تۆ ژۆرێ و داوا دەکەم ئەو خانم بەرەم بۆ چاک بکەنەوە و یان خانێکیکەم بۆ دروستکەن و عەرەبانەکەش ڕاستی زۆر قورسە لە بۆ من داوا دەکەم ئەو عەرەبانەی ڕزگارم بکەن و شتێکی بکەم عەرەبانێکی سێتایە ماتۆڕێکی سێتایم بۆ دابین بکەن وەبی ئیسراحەت بکەم و لە عەرەبانەکەی نەزاتم بیتم.